پێشانگای ئانۆگا 2025 لە شاری کۆڵنی ئەڵمانیا بۆ خواردن و بەرهەمی کشتتوکاڵی بەڕێوە ئەچێت و تایەت 1900 کۆمپانیا لە 200 وڵات بەشدارن و بەرهەمەکانیان نمایش ئەکەن. پێشانگاکە ماوەی 5 ڕۆژ ئەخایەنێت. ڕۆژی ڕابردوو کە 4 مانگ بووە دەستی پێکردووە هەتا 8 مانگ بەردەوامە بێ لە سەعات 10 بەیانی بە کاتی ئەڵمانیا دەست پێ ئەکات و هەتا سەعات 6 ئێوارە بەردەوامە بێت. ئەم پێشەنگایە 2 ساڵ جارێک لە یەکێک لە گەورەترین سنتەرەکان بۆ ئەنجامدانی کۆنفرانس و کۆبوونەوەکان ئەنجامەدرێت. ئەم ساڵ کۆمپانیای شەمیم گوڵبەهار وەک کۆمپانیایەکی ناوخۆیی لە هەرێمی کوردستانەوە بەشداری لەو پێشانگایەدا کردووە. ئەمەوێ بێکەوە بچین بۆ کۆڵنی ئەڵمانیا لەوێ قسە لەگەڵ یەکێک لە ئەو کەسانە بکەین کە بەشداری لە پێشانگاکەیە کردو. بێگومان هەر پێشانگایەک لە هەر کوێیەک بەڕێوە بچێت یەکێک لە ڕووە گرنگەکانی پێشانگاکان ڕووە ئابوووریەکەیەتی لەبەرەوەی کە تەنانەت ئەگەر ئامانجی پێشانگاکەش ئامانجێکی ئابووری لە پشت نەبێت بۆ نمونە هونەری فەرهەنگیان کولتوری بێ دیسان و ڕوویەکی ئابووری هەیە لەبەرەوەی کە هاوڵاتیان سەردانیکەران ڕووی تێ ئەکەن و ئەوە بێتە هۆیەوەی کە داهات بۆ ئەو کەسانە بەدەست بخات کە بەشداریان کردووە بەرهەمەکانیان بناسێنێت ببێتە هۆی ئەوەی کە گرێبەست ئیمزا بکەن و چەندەها کاریگەری ئابووریتر بەجێ ئەهێڵێت و چەندەها کاریگەری ئابووری دروستەکات بۆ ئەو کەسانە کە بەشداری پێشانگاکەیان کردووە. لەبەرەوەی کڕین و فرۆشتنیش زۆر جار لەو پێشانگایانە ئەنجامەدرێت. بۆیە ئەمەوێ لەگەڵ سیروان محەممەد سەرۆکی پێشووی ژووری بازرگانی سلێمانی قسە بکەین کە لەوێ لە شوێنی پێشانگاکە لە کۆڵنی ئەڵمانیاوە لەگەڵمان ئامادەیە. سڵاو لێ بە کاک سیروان، باسێکی ئەم پێشانگایەمان بۆ بکە، پێشانگای ئانۆگا و باسی گرنگیەکەیمان بۆ بکە بۆ چالاکانی بواری خۆراک و کشتتوکاڵ. بەڕێستان دەستخۆشیتان دیەکەم ئەمە ئێمە ئیرۆ کۆمپانیاکەمانە بۆ 2 ڕۆژە بەشداری کۆرنا پێشەنگانی دەوڵەتیە کە پێشەنگایەکی بۆ 2 ساڵ جارێک دەکرێتەوە بۆ وڵاتی خۆراکی هەموو وڵاتانی جیهان بەشداری تیاکەن. یاکن لە 1952 کۆمپانیا بەشداریان کۆرنا پێشەنگایە دەڕووی ئابووریەوە کارێکی زۆر باشە. ئێمەش وەکو کۆمپانیایەکی شەمیم گوڵبەهار کە کۆمپانیایەکی ناوخۆییە بە براندێکی ناوخۆیی بەجاریمان کردووە بە خۆشحاڵیەوە کۆمەڵێ لە وڵاتانی جیهانی سەردانیان کردووی ئۆتوانیمانگرێبەرزیان لەگەڵ بکەن. باشە کاک سیروان، لە چه وڵاتێکەوە یان لە کام وڵاتانەوە بەشداریان کردووە لەو پێشانگایە ئەوەندەی کە ئێوە ئاگادار بن و گرنگی بەشداریکردنی کۆمپانیەکانی هەرێمی کوردستان چییە لە بۆ نمونە پێشانگا و ڕێوڕەسمی هاوشێوەیە؟ زیاتر لە 100 وڵاتی جیهانی بەشداریان لە پێشەنگایە کردووە دابنەتەوە دیاوەتەکان. تەمان بۆ ئێمە کاریگەری زۆر باشەیە دەتوانین وایە کۆمپانیا بین بەکاری بکەین لە پێشەنگایە کە براندێکی کوردستانیە. بە خۆشحاڵیەوە بۆ ئێمە زۆر شتێکی باش بوو دەتوانین ئەم براندا بۆ وڵاتانی جیهان بناسێنین ڕۆژانە دەیان کۆمپانیا سەردانمانەکەن. ئێمە دەڕووی ئابووریەوەتان وڵام شتێکی باشە بۆ وڵاتەکەمان. پێ خۆشحاڵم بەو کۆمپانیانێک کە هەشتم براندێکی ناوخۆییە لە ساڵانی داهاتوە بەشداری بکەن چونکە ئەڵمانێکێکە لە وڵاتانی کە زیاتر پێشەنگا ئەکاتەوە لە وڵاتانی جیهان ویدیەکەن. باشە کاک سیروان، جەنابەت باسی ناساندنی بەرهەم و براندەکەتان کرد، بەڵام مەزانین بەشداریکردن لەم پێشانگایانە چەندین یعنی سوودی هەیە و ئەتوانێت چەندین ئامانجی لە پشت بێ. ئێوە زیاتر ئامانجتان چی بوو لە بەشداریکردن؟ ویستان بەرهەمەکەتان بناسێنن، ویستان وە بەرهێنەر پەلکێش بکەن، یان دۆزینەوەی هاوبەش بۆ کارەکەتان؟ ئامانجتان چی بوو بۆی لەم پێشانگایە بەشدار بن؟ من ئەمە یەکەمان ئێمە ئەو براندێک فۆرمان بوو کە بیناسێنی بە هەموو وڵاتانی جیهان
کە براندێکی نێودەوڵەتیە لە دوو وڵاتە ئێمە ئافریقاانەیە دوو وڵاتانی تریش راجووتەوە ئەو براندانی بینێ کە حکوومەتی خۆمانە بیان بینێ ئەمە لە ڕووی ئابوووریە بۆ کوردستان حتمەن هەر باشە ئێمە کوردستانی حتمەن هەر دۆڵێکی بازرگانی ئابووری هەر جێگایەکە بێت هیچی گشتیە بێ بۆ هەموودایەک و لە کاتیشا دۆ لە کۆمپانیەکانمان بینیوە وهانمان ناونتەوە بێن لە کوردستانە کار بکەن کۆمەڵێ کار هەیە ئەتوان ئەوان ئیشی بکەن بە ئاسانی چوو ئەو بەرهەمانی کە ئەوان واسی لەسەر ئەوان بڵێن لە کوردستانە پەیدا ئەبێت تەمان ئەمە لەڕووی ئابووری هەر باشە بێ هەر خۆ ناساندنە گوت لە زۆر جێگا لەوانێ شاری سێمان کوردستان شارەزانکردن بۆیان ڕوونەکەینەوە بە خۆشحاڵیەوە بەگەرداوەکانمان کرد. ئەوەندەی ئێوە تێبینیتان کرد بێت کاردانەوەی بەشداربووان لە پێشانگاکە یان کاردانەوەی سەردانکەران بۆ ئەو بەرهەمانە چی بووە کە لە هەرێمی کوردستانەوە بەشداریان کردو خراونە ڕوو؟ بەڵێ ئێمە تەمەن کۆمپانیاکە خۆمان باسێ لەمارێکی کۆمپانیاشین بەشداریمان بۆ لە پێشانگەکان ئەنی بەڕاستی ڕۆژانە ینی سەدان کۆمپانیا دێن بۆ دامان لەگەڵماداجان لەگەڵاکەین ئەوەی پێشنگاری هەموو وڵاتی جیهانەوە دێنە ئێرەوە بەتایبەتی لە وڵاتی ئەڵمانیاوانین حەدەکەن شتیتاڵکرد ببینی وا دەسەر کاڵای کاڵ بکەن. باشە کاک سیروان ئێوە تەنها وەکو کۆمپانیایەک بەشداریتان نەکردەوە بەهۆی بە حکمی ئەوەی کە سەرۆکی پێشووتری ژووری بازرگانیش بوون بێگومان زانیاری و شارەزایی باشتان هەیە بەڕای ئێوە کام بەرهەمانەی ئێستای هەرێمی کوردستان لە ئاستی بەشداریکردنن لە پێشانگای هاوشێوە و لە ئاستی هەناردەکردنیشن بۆ دەرەوەی وڵات؟ بەڵێ تەمەن ئێمە بەڕاستی شارینەوە ئێمە زۆر لە بەرهەمەکانمان هەیە لە کوردستان دایسە نەناسراوە بەشداریان نکۆنی ئەم شەریگانی بەشداری لەوانەیە هەنگاوێ باشتر ئێمە نابێ هەر لەوە بکەینەوە ئەو بەرهەمانی کە هەمانە لە عراق و کوردستانە بکەین و ینی ئەبێ ئێمە لەوە بچینە دەرەوە بەرە وڵاتانی جیهان بڕۆین بەتایبەتی وڵاتانی ئەوروپا بەتایبەتی ئەم پێشەنگانە کە هەموو وڵاتی جیهان بەشداری تیاکەن لە زیاتر لە 1950 کۆمپانیە سەد وڵاتی جیاوازەوە ئەمن خۆی لە خۆیان ئەمە هەر دەستکەوتی گەورەی بۆ کۆمپانیانێکەوە ئەمێ بەشداری بکەم هیوادارم ئەوانێکەوە کارگانەیە لە کوردستانەوە بەتەمیان هەیە بەشداریکردیان لە پێشەنگانە کۆمەڵێ ئەتوانم بڵێن معلوماتی وەرگرن کۆمەڵی بازار بۆ خوان بکەنەوە ئەو من هاانی ئەو کۆمپانیانە بەڕاستی بەتایبەتی بەنەوە ناوخۆیەکانی خۆمانەوە توان بەشداری بکەن زەمنا پێشەنگانە پێشەنگاکانی ئەڵمانیا بێتی پێشەنگاکانی ئیمارات بێ ئەمەنا وڵاتە بەڕاستی زۆر وڵاتانی جیان بووان بکەن. کاک سیروان ئێوە لەوێ بێگومان ئەو بەرهەمانەی تریشتان بینیوە کە لە وڵاتانی ئەوروپیەوە بەشداری ئەکەن لە پێشانگاکان و لە ئەوروپا خواستیان لەسرە بەڕای ئێوە ئەو ستانداردانە ئەو پێوەرانە ئەو پێویستیانە کە هەناردەی خۆراک و بەرهەمی خۆراکی بۆ ئەوروپا پێویستیەتی تا چەند بۆ بەرهەمهێنەرانی هەرێمی کوردستان قابلی جێبەجێکردنە و لە هەوێڵایە و ئەتوانن دەستیان بۆ ستانداردانە ڕابکە ممکنەکە لە هەرێمی کوردستان بتوانی خۆراکێک بەرهەمبێنی کە لە ئاستی ستانداردەکانی ئەوروپایە بێ و ئەوەی کە هاوردەی ئەکەن لە ئەوروپا؟ بە خۆشحاڵیەوە بەڕاستی ئەو بەرهەمانی لە خۆمان هەیە ینی دەتوانم بڵێم ینی شتێکی زۆر باشە توانی کۆنترۆلژێ چاودێری توانی کۆنترۆڵایە ئەمە حتمما لێرە وڵاتانە یاسا و ڕاستای خۆیان هەیە توانم بڵێم لە ساعشتا بۆنەوە ئەو بەرهەمانی خۆمان جێ بێتەوە لە وڵاتانە دەبرەی بەرهەمی لای خۆمان بەرهەمێکی باشە بەڕێی توانی کۆنترۆڵەوە کۆنترۆڵە ینی و بازرگانەکەش یانی و بەهێنەرەکەش حەزەکەشتی باشتر دەکات و جێبری بۆ وڵات ئەنێرێ بەس ئەوەی نەگەیشتە وڵاتانی لەو بڕوایم کە بێتە ئەم وڵاتان و هیچ کێشە و گرفتێکی نەبێت. باشە کاک سیروان لەم پێشانگایە کە ئێوە بەشداریتان کردووە هیچ هەلی ئیمزاکردنی گرێبەست ئەڕەخسێت بۆ بەشداربووان بۆ کەسانە کە بەرهەمەکانیان نمایشەکەن؟ سەزان لەوانەیە گرێبەستکرابێ سەزان گرێبەست گەورەی واژۆکران پێشەنگای ئەمە خۆمان کردومانە لێرە لەگەڵ لەو براندانی خۆمان لەگەڵ وڵاتێکە هیچمان لەگەڵیان ناوت ئینشاڵڵا
بۆ شاهێنەری لە هێوای کەوا نیشتمان تەواو کردو توانین بەلێنەرەکان پێگای بکەینەوە لە هەموو ئەوروپا و وڵاتانی تر. باشە کاک سیروان، وەک بازرگانێک و وەک کەسێک کە لە ژووری بازرگانی بوون بێگومان ئاشنایەتیتان هەیە لەگەڵ هەموو ئاستەنگەکان و لەگەڵ هەموو هەلومەرجەکان. چ پێشنیازێکتان هەیە بۆ ئەو بازرگانە گەنجانە کە مەبەستیانە بچنە بازاڕە نێودەوڵەتیەکانەوە؟ وڵی گەنجەکانمان توانن لەم تەنفەنگێنن سەراسی بەس ئەبێ ئێمە زیاتر هەڵ بینەوە بڕەوە مناطقی پیشەسازی ناوچەی پیشەسازی گەشەی پێ بدەین بۆی گەنجەکان بتوانن ئەو ناوچەی پیشەسازیان زەرهەمیان بکەن. وابیانی شتەکان زۆر ئاسان ئەگەر هەرێم هەوڵ بداین ناوچەی پیشەسازی کاتێکواری جێبەجێکردنەوە و زمینە بڕەحسێنێ بۆ پیشەسازەکانمان توان بڵێم دەیان سەدان هەمی ناوخۆی خۆمان هەیە بتوانین هەموو شێوازێک بیەرین بۆ ئەم وڵاتە و استفادەی لێ بکەن. ئەو شتانی کە ئێمە هەمانە بە تایبەتی موادی خۆراکی زۆری ئۆریجیناڵە، یعنی شتێکی طەبیعیە لەم وڵاتانە دوای ئەو کۆمیتە طەبیعی بێپاری زیادی پێ دەدەن. یعنی بین لێرە چەند کۆمپانیاکردنی چەند گەنجێ خۆزی بچووکیان هەبوو هێنابیان لەم پێشانگای پەخشیان کردبوو، ینی بە شێوازێکی جیاواز بینی ینی زۆر بەڵگەی خۆزی بەڕاستی کە وەڵی شتیان کورد بوو لامایە خەڵکی مەنطقەی لای خۆمان بوو چاپۆ بوو کارگەیەکی بچووکی کوڵ دەبایە بەمەڵێستی کردبوو ینی ناو جوان ناڕوانی خەڵک بینی خەڵک سەردانیە کرد و داما دوو گرێ بەسیشی کردن و زۆر گۆڕ بێت. سپاس سیروان محەممەد، سەرۆکی پێشووی ژووری بازرگانی سلێمانی کە لە کۆڵنی ئەڵمانیاوە لەگەڵمان ئامادە بوون.